پلانمان بۆ دانا ڕێکمان خستەوە ئەمڕۆ ڕایگەیەنین کە ئێمە لێرە زیاتر لە 20 تەن لە ماوەی ئەمڕۆ دوێنێ ڕۆژی ڕابردووە زیاتر لە 20 تەن ئێمە دارمان هێناوە بۆ ئێرە بۆی لێرە خوێندنگا پیشەیەکان یا بڵێن پیشەیەکانی پەروەردە بتوانین ئەو بەهرە لێهاتووی کە هەیانە بەگەڕی بخەنەوە تا بەکاری بهێننەوە پاشان ئەم بەکارهێنانەوەیە لە داهاتووە ئێمە بەشێکیان بۆ هەر بۆ قۆناغەکانی خوێندن یا بڵین بۆ خوێندنگاکانی کە بەکاری بێنەوە بۆ ڕەحلە بێ بۆ هەر شتێککە بێ و بەشێکی شێتوانن لە ڤیسیڤاڵ و لە کارە چالاکیەکانە بەکاری بێنەوە و ببێ بە سەرمایەیەکیش هەم بۆ خوێندنگا پیشەیەکان هەم بۆ بەڕێوەبەتی پەروەردەی ڕۆژاوە بۆیە ئەمڕۆ ئەم پلانە ئێمە لێرە ڕاگەیەنین ئەم پلانە ڕۆژانە ئێمە بەردەوام هاوکاری ئەم خوێندنگا پیشەیانە بین کە ئەو دارانیان بۆ ئەنێرین و ئێمە گواستنەوەی نەمامەکانیشمان گرتووە تا ئەستۆی بەڕێوەبەتی باخچەکانی سلێمانی کە ئەمە ئەم پرۆژەیە لە نێوان پەروەردە و بەڕێوەبەتی باخچەکانی سلێمانیایە کە ئینشەڵا بەردەوامە بێ